نمونەی چاوڕووتن مانگ و پەروین نەخۆشە دڵ لە لێوت بێنە هەنگوین لەسەر دینت ئەگەر تۆ مستەقیمی دە ئەمرم پێ بکە لاچم لەسەر دین پەشێوە بولبولی دڵ بۆ گوڵی ڕوود فیداتم بۆچ ئەکەی زوڵفت بە پەرژین گوڵاڵەی بێستون ئێستەش بەهاران ئەڵێن پێت ماجەرای فەرهاد و شیرین شیرینە خودایە ئەو نیگارم بە باڵای ئەو بڕاوە ناز و تەمکین نیگار شین پۆشە بۆیە ئاسمانیش هەمیشە ڕەنگی شینەوا دەکاشین لەلای من دەرسی خوێن بولبول کەوا شەو هەتا سبحەینێ ناوەستێ لە ناڵین وەکو ڕەشماری زامار پێجە خۆم من کە دیم وەستاوە زوڵفت چین لەسەر چین بە ماچی لێوی تۆ ئەیدەم ئەگەر بێ قبوڵی کەی لە من تۆ چین و ماچین خوایە چی ئەبێ زستانی مەیلی لە حەق ئەحمەد بکەی تاوێ بەهاوی